سڵامی گەورەتان لێ ببینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێگەن جوانترین سڵاو و خۆشەویستیتان لێبێ. من ڕیاز کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باسخواستان پێشکەشەکەم و لە باسخواستی ئەمڕۆماندا باز لە بنەما سەرەکیەکانی شارستانیەتی ئیسلامی دەکەین. بیریار و مفەسیری گەورەی قورئان سەید قوتب بەڕەحمەت بێ دەفەرمێ ئێمە ئێستا نابێت داوای شارستانیەت و تەکنەلۆژیا و پێشکەوتنمان لێ بکرێت چونکە ئێمە ئێستا بزوتنەوە کۆمەڵگە پێک دەهێنێ، کۆمەڵگە دەوڵەت دروست دەکا و دەوڵەتیش داوای شارستانیەت و تەکنەلۆژیا و پێشکەوتنی لێ دەکرێت. شارستانیەتی ئیسلامی یەکێکە لە شارستانیەتە گرنگەکانی دنیا و مرۆڤایەتی. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە سیما و بنەما گرنگەکانی ئەو شارستانیەتە و مێژووی دروستبوونی و خاڵی کۆتایی و شارستانیەتە دەگەین. ئایا بەڕمان و کۆتاییاتنی دەوڵەتی سیاسی موسڵمانان لە 1924 شارستانیەتەکەش کۆتایی هاتووە یانە؟ ئایا شارستانیەتی ئیسلامی تەنها گرنگی بە ڕواڵەت و بە مادە و بە دروستکردنی باڵەخانە و پێشکەوتنە زانست و تەکنەلۆژیەکانەدا، یان لایەنی معنەوی و بنیادنانی مرۆڤ و گرنگیدان بە بەها و بە ئەخلاقە پەسەندەکانی ژێکێکی دیکەن لە تایبەتمەندیەکانی شارستانیەتی ئیسلامی؟ بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆر زریان حاجی مامۆستای زانکۆم کردو و پێکەوە باز لە شارستانیەتی ئیسلامیەکەین. دکتۆریان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونێت. سپاس بۆ جەنابتان. سپاسانەکەم. دکتۆر سەرەتا بە شێوەیەکی گشتی پێناسەی شارستانیەتمان بۆ کە شارستانیەت چییە و بەچی دەگوترێت شارستانیەت؟ بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سپاس بۆ جەنابتان بۆم دەرفەتە و سپاس بۆ دیاریکردنی ئەم تەوەرێژ بۆ ڕوونکردنەوەی هەندێک لە بابەت و سیما فکریەکانی بواری شارستانیەتی ئیسلامی بۆ بینەرانی بەڕێز کە ئومێد دەکەم بتوانین ئینشاءڵڵا چەند بابەتێکی ورد لەو بوارە بینە سەر باس و خواست لەگەڵ جەنابتانە. سەبارەت بە شارستانیەت بە شێوەیەکی گشتی ئەگەر بێت و بە بنەما پێناسەکاریەکەی خۆی بۆ بکەین، شارستانیەت لە ڕاستیدا بریتیە لە بنیادنانی بنەمایشی گرنگ، هەم لایەنی معنەوی هەم لایەنی مادی لە بوارێکی دیاریکراودا. واتە شارستانیەت بۆ خۆی کاتێک کە تۆ سەیری ئەەکەی بریتی نییە لەو بوارە مادیەکی ئێستا لەبەر چاوایە. ڕەنگە زۆر کەس کاتێک باسی شارستانیە دەکا یەکەم قسەی لەسەر ئەوە یەکلایی بوو بێتەوانێ کە بڵێ شارستانیە بریتیە لە هەموو تەکنۆلۆژیا و لەو هەموو بینا و کەڵەکە بوون هەموو ئەو بابەتانی کە باز دەکرێت. لە کاتێکە ئەسڵی شارستانیەت بریتیە لە لایەنە معنەویەکەی، ئەوەی کە بە زمانی کوردی پێوترێ ژیارناسی کە یەکێکە لە بانە سەرەکیەکانی. بۆی ئەگەر بێت و پێناسەیەکی شارستانیەتیش کەینی بیریارێکی وەکو شارستانیەتی ئیسلامی کە ئیبن خەلدونە ساڵی 1970 کۆچیە وفاتی کردووەواتە نزیکەی 700 بەر لە ئێستا یەکێ لە پێناسە گرنگەکانی ئیبن خەلدون بۆ شارستانیەت ئەڵێ بریتیە لە بەرهەمهێنانی هەموو ئەو پێویستیە زیادانەی کە مرۆڤ پێویستێتی لە بواری ژیانی خۆیدا. واتە بریتیە لە زیادکردنی کەرەستەیەک لەوەی کە ئینسانەکان پێویستیانە. بە واتایەکی دیکە شارستانیەت بریتیە لە داهێنان، جا داهێنان لە عەقڵا بێ، داهێنان بریتی بێ لە بیرکردنەوە، یاخود داهێنان بریتی بێ لەوەی کە بابەتێکی زیندوو بەرهەم بێنی. بۆیە شارستانیەت پێویستە شتێک دووبارە دروست بکرێتەوەوانەیە کە ئەم شتە سوودبەخش بێ بۆ مرۆڤایەتی، واتە سوودبەخش بێ بۆ هەموو چینەکانی مرۆڤایەتی. بنەماکانی ئەم چینە چۆن دروست دەبێ، واتە بنەماکانی شارستانیەتی چۆن دروست دەبێ، دیارە بریارانی دنیا قسەیانە سەر ئەمەش کردووە. بۆ نمونە بریارێکی وەکو تۆینبیمان هەیە کە کتێبێکی هەیە بە ناوی الحضارة في الميزان، باس لەوە هەکا کە ئاین بنەمایەکی سەرەکیە لە بنەماکانی دروستبوونی شارستانیەت. واتە بەبێ بوونی ئاینێکی دیاریکراو ڕەنگە شارستانیەت دروست نەبێت. پێچەوانەکەشی ڕەنگە بوونی ئاینێکی دیاریکراو بێتە هۆی لە ناوچوونی شارستانیەتێک بە ڕەحایی لە هەموو سەردەمەکاندا. لە مقابلی ئەوەدا بریارێکی دیکەی دنیامان هەیە کە ئەویش ولدی وەڕانتە. ولدی وەڕان کتێبێکی 41 بەرگی هەیە بە ناوی قصة الحضارة The Story of Civilization. باسی ئەوە کات کە شارستانیەت لەسەر 4 بنەمای سەرەکی پێک دێ. هەر کاتێک ئەم 4 بنەما سەرەکیە بوونی هەبێ شارستانیەکی دیاریکراوی دروست دەبێ. ئەم 4 بنەما سەرەکیە لە چی پێکاتون؟ یەکەمیان بریتیە لە ئاین، دووەم بریتیە لە هونەر، سێم لە زانست و چوارەمیشیان بریتیە لە داهێنان. واتە کاتێک کە تۆ
زانستێکی دیاریکراوتەوە ئەنجا توانین داهێنانکە ئاینێکەکەتەوە ئەنجا توانی و هوەرێکی دیاریکراویشتە بێ کە بێت ناسنامە بە ئەو شارستانیەتە بە هەموو واتە فراوانەکانی هوەرەوە کە لە شارستانیەتە هەیە لە قاموسە کۆنەکانی زمانی عەرەبیشە ئەگەر سەیری بکەین کەسێکی وەکو لە قاموسی ئیبن مەنظور کاتێکە لە کتێبی لیسان العەرەبە کاتێک پێناسەی شارستانیەتی کردووە ئەڵێ الحەضارەة هي إقامة في الحضر واتە شارستانیەت بریتیە لە نیشتەجێبوون لە حەضەرە واتە لە شوێنێکی ئاوەدان و لە شارێکە ئەگەر هاتو تۆ شارێکی دیاریکراوت نەبێ ڕەنگە نەتوانی شارستانێتێکی دیاریکراویش بنیادنەی کەواتە گەڕینەوە سەر وشەکەی سەرەتامان کەواتە شارستانی لەکوێ بنیانرێ بە هەمان واتای زمانی کوردێک کەڵین شارستانیەت لە شارە بنیادنرێ جا ئەم شارە بە مەفهومە قورئانیەکە بێ کە قەڕیە و مەدینەی لێکجا کردوتەوانێ بەو مەفهوم بێ کە مەدینە بریتیە لە کۆمەڵێک شوێن و کۆمەڵێک تایبەتمەندی و کۆمەڵێک جێگەی دیاریکراو کە شارستانی تا دروست دەبێ یان بە مەفهومە گشتەکەی بێ کە بریتیە لەوەی کە شارستانیە شارێکە کۆمەڵێک پیشە و پیشەگەر و کۆمەڵێک بیرکردنەوە و کۆمەڵێک ئەهلی دیاریتیایە کە جیاوازن لەوانەی دیکە دیارە سەیری زمانە زیندوەکانی دنیاش بکەین ئەسڵی وشەکە لە زمانی ئینگلیزیدا وشەی شارستانی لە چێوە هاتووە لە سیڤیلایزیشنەوە هاتووە سیڤیلایزیشن جەگە سێریکەی لە سیڤیلەوە هاتووە واتە سیتیزەوە هاتووە واتە ئەسڵی وشەکە ئەگەر بگەڕینەوە سەری ئەگەڕێتەوانێ بۆ سەرەتایەکی یۆنانی کە بریتیە لە چی لە سیڤیلایزیشن ئەی کڵچەر لە چێوە هاتووە کە کڵچەری زۆر جار لە زمانی ئینگلیزیدا بەرامبەر بە شارستانیەت تو سیڤیلایزیشن بەکارەهێنرێ کڵچەریش لە زمانی کۆنی لاتینیە بە واتای کێڵانی زەوی هاتووە واتە کاتێک کە تۆ زەویەگە کێڵی شتێک بەرهەمە هێنێ ئەم بەرهەمە ئەبێتە هۆی چی ئەبێتە هۆی کەواتۆ شارستانی تێکی لێوە بەرهەم بێنێ کەواتە حەضارەت بریتیە لە عەقڵیەت و بیرکردنەوەی کەسێک کە بەرهەمێکی هەبێت لە بەرامبەر ئەوەدا لە زمانی عەرەبیە سێرەکەی وشەکە تەرجەمە کرێ بە الحەضارە الحەضارە وەکو پێناسەمان کرد پێشتر هي الإقامة في الحضر والحضارة دەردی لە زمانەوانێکی ترا باس کراوە ئەڵێ الحەضارة بریتیە لە چی بریتیە لە عەکس البەداوەتی واتە شارستانی پێچەوانەی کۆچەری و بەربەری بوونە و هەر لە زمانی عەرەبیدا ئەگەر سەیری بکەین لە بەرامبەر حەضارەتدا زۆر جار مەدەنیەتیش بەکارەهێنرێ واتە مەدەنیەت بریتیە لە چی بریتیە لەوەی کە تۆ لایەنێکی ئەقڵانی لایەنێکی بیری ئەو شارستانێتە بەکارهێنێ لە بەرامبەر ئەوانیشە کاتێک گەینە سەر زمانی کوردی سێرەکەین وشەکاوێ بە چی بێ بە شارستانیەت شارستانیش دەق ئەو واتایی هەیە کە لە زمانەکانی عەرەبی و هەم ئینگلیزی و هەرەوانی پێشوشەوە کە وەرگیراوە کاتە شارستانیەت پێش پێناسەیەکی گشتگیر و کۆتایی بۆ بکەین بریتیە لە بیرکردنەوەیەکی دروستی داهێنەرانە بۆ ئەوەی کەوا داهێنان بکەین لە بەرەو پێشچوونی ژیانی مرۆڤایەتیدا جا ئەو ژیانی مرۆڤایەتیە بە شێوازێک بێ لەو شێوازانەی کە ژیانی مرۆڤ بەرەو ئاستێکی چاکتر و باشتر بەرەو داهێنانی تێدا بکرێت. زۆر باشە دکتۆر کەواتە دەتوانین بپرسین ئایا ئیسلام شارستانیەتی هەیە یان بۆ منە ئیسلام هەوڵی بنیادنان و دروستکردنی شارستانیەتی داوە خۆی بەڵێ بێگومان نەک شارستانیەتی هەیە ئیسلام مەزنترین شارستانیەتی مرۆڤایەتی بەرەمهێنا لە تا ئێستا کە مرۆڤایەتی پێی پێبردبێ توانیوێتی کە مەزنترین شارستانیەتی دنیا و مرۆڤایەتی بەرهەم بهێنێ و هەموو مرۆڤایەتیش ئێستا بە هەموو ئەوروپا شەوانێ و بە ئەترافی خۆشیان بە ئەترافی نووسەرە دیارەکانی خۆشیان قەرزاری شارستانیەتی ئیسلامین و قەرزاری هەموو ئەو داهێنان و هەموو ئەو داهێنانە هەم فکری و عەقڵانی هەم داهێنانە بواری مەدەنی و مادیانن کە شارستانیەتی ئیسلامی بەرهەمی هێناوە ئەمە شایەتی چەندین نووسەر و بیریار و مێژوونووسی ئەوروپی لەسەرە کە کتێبیان داناوە لەسەرەوە کەواتە باپرسین سیما و بنەما و تایبەتمەندی و جیاکەرەوە خەسڵەتە گرنگەکانی شارستانیەتی ئیسلامی کامانە یەکێک لە بنەما سەرەکیەکانی شارستانیەتی ئیسلامی ئەگە سەیریکەین پێش هەموو شتێ شارستانیەتێکە کە شارستانیەتێکی ئاینیە واتە شارستانیەتێک کە پەیوەندیشی ڕاستەوخۆی بینی ئینسان عەبد و خوایە واتە پەیوەندیە کە لەسەر بنەمایەکی خواویستی لەسەر بنەمایە کە هەستکردن بێ بەوەی کە لە ڕووی عەقیدەییەوانەیە کە تۆ تاکێکی کاتێک شارستانیەتێک دروستەکەی هەستکەی بەوەی کەوا چاودێرێکت لەسەر کە ئینسان چاودێرێکی لەسەر بوو ئەم شارستانیەتە ئەخلاقیاتی بەرز ئەبێتەوە یەکێک لە ئەخلاقیاتە مەزنەکانی ئەو کەسە کە بەرز ئەبێتەوە ئەوەیە کە هەست ئەکات ئیتر جارێکی کە خیانەت ناکە ئیتر شتی خراپ دروست ناکە ئیتر شارستانیەکەی بڕۆپێر و هەرچێکی ژەکا لە خزمەتی مرۆڤایەتیە بۆ چکە و چاوەڕێ پاداش تێک وەرگێ لایەن خوای گەورەوە و چاوەڕێ نییە هیچ کەسێکی کە پاداشتێکی باتەوانێ بۆ یە کاتێک هەست بەم چاودێری خوایی ئەکا بەسەر خۆیەوە تاکی مسلمان ئیتر ئەمە بنەمایەکی سەرەکیە لە ڕووی عەقیدەییەوانێ کە ئەتوانێ شارستانیەتێکی دروست و بەپیت و بەرهەمدار بەرهەم بێنێ کە بەرهەمی هێناوە دووەم شت شارستانیەتی ئیسلامی شارستانیەتێکە
کە پەیوەندی بە مرۆڤەکانەوە هەیە چونکە لە شارستانیەتی ئیسلامیە تاک هەوێنی هەموو گۆڕانکاریەکانە بۆیە لە شارستانیەتی ئیسلامیدا بە پلەی یەکەم ئیش لەسەر تاکەکان نەکرێ واتە تۆ تاکێکی لە نەم شارستانیەتەیە چەندێک ئەتوانی ئاستی خۆ بەرەو پێشەوە بری چەندێک ڕێزت لێگیراوە وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم لە قورئانی پیرۆزە هاتووە کە ئینسان ڕێزی لێگیراوە کەرامەتی پارێزراوە کاتە شارستانیتێکە شارستانێکی مرۆڤایەتیە واتە ئیش لەسەر بەرەو پێشچوونی توخمی ڕەگەزی مرۆڤایەتیەکە لە ناو شارستانێتەیە سێم شارستانیەتی ئیسلامی شارستانیەتێکی زانستیە چونکە لە ناو شارستانیەتی ئیسلامیدا بنەمایەکی سەرەکیتیایە کە پاڵنانە بەرەو دروستبوونی شارستانیەت بۆ نمونە لە ئیسلامدا چەند ئاەت و چەند دەقی پیرۆزمان هەیە کە باز لەوەکە کە ئینسانەکان پێویستە بەرەو زانست بڕۆن و پاڵیان پێوەنێ بەرەو ئەو لایەنە بڕۆن مەسەن لە چەندین ئاەتی قورئاندا بیر لەوە کاتەوە کە ئینسانەکان بیرکەنەوە ئەفەلا یەتەفەکەڕون ئەفەلا یەتەدەبەڕون ئەفەلا یعقیلون ئەوە بۆ بیر ناکەنەوە ئەوە عەقڵ یا ئولی الئەلباب ئەی خاوەن عەقڵەکان باز لەواکە کە تۆ عەقڵ بەکاربێنی بەرەو پێشەوە بچی بەرەو ئەوە بڕۆی کە تۆ زیاتر وردە وردە بتوانی عەقڵیەت و بیرکردنەوەتە بێ خۆی گەورە لە قورئانە فەرمێ لە چەندین شوێنی قورئاندا فەرمێ ومن ئاياتی مثلا یەکێ لەو ئاەتانی خۆی گەورە چییە باز لەوا کات کە ئاسمانەکانی دروست کردووە کە ئاسمان و زەوی دروست کردووە کە تۆ بتوانی بیر لەوە بکەی وتفەکەڕون في خلق السماوات والأرض وقالوا ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب چەندین ئەشارەتی تیتیایە بۆ بواری کەونی بواری زانستی جگە لەوە فچەندی فرمودەی يرفع الله چەندین ئاەتی ترمانە يرفع الله الذين آمنوا والذين أوتوا العلم منكم درجات خۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم چەندین فرمودەی هەیە پاڵنەرە بۆی کە ئینسانەکان بەدوای زانستە بڕوات وإن فضل العالم على العابد كفضل القمر على سائر الكواكب بفضل عالم بسر خلقاني دي عابديك وكا خواپەرستیەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ وەکو فضلی مانگێک وایە بەسەر هەموو ئەستێرەکانەوە لە شوێگە کە مانگ چۆن دەرەکەوێت ئەستێرەکانی چۆن دیارن هێندا ئەمە کەواتە لە ئیسلامدا یەکێکە لە بنەما سەرەکیەکان بریتێ لە بنەمای زانستی بوون لە ئیسلامدا پاڵنەری تایە بۆی بەدوای زانستا بڕووی یەکێکە لە بنەماکانی شارستانیەتی ئیسلامی شارستانیەتێکی مێژوویە واتە ئیسلام ڕێزی مێژووی شارستانیەتەکانی دیکەی گرتووە و شارستانیەتەکانی دری وەرگرتووە و پاراستنی بەناوی خۆیانەوە و هانیشی داون بۆ نمونە کە ئەمەش مەطلەبێکی دیکەی قورئانیە کە لە قورئاندا لە چەندین شوێنە بأمر بمسلمان أفرمي برو بقرة بدواي زانستا كاني شار سعيد كان ديكا بون من أخوي قرأ أفرمي قل سيروا في الأرض فانظروا كيف كان عاقبة الذين من قبلهم كانوا أشد منهم قوة وآثارا فنمبروا دواي زبيا بقرة قل سيروا في الأرض بقرة بدواي زبيا فانظروا كيف كان عاقبة الذين من قبلهم زان عاقبتي واني في جهة شون بس أراسي كارو شو لجيجي تدعى القرآن في روزا مثلا حرف فرمي قل سيروا في الأرض فانظروا كيف كان بدأ الخلق زان السنتين خلق شون درس كراوة أما أنا هموتشين إشارات من بوي كتوبة دواي ميجوي أم شعر ساعتين ترابروي ورسود لم شعر ساعتين تدورجري وبيني بكاري بيني تولى بواري خوتا جعلوا لشعر ساعتين إسلامي شعر ساعتين كتواني ويتي إبداعك داهنان بك داهنان الشيء وعدته داهنان كيلو بوارزان استيانة بو خدمتي دي سنة خدمتي أو تاكيك مروفايتي هي بو ابن مكان شعر ساعتين إسلامي أجر سيدي كين همان أو ابن مايانيا كبيرياران وفيلسوفاني بواري شعر ساعتين داين رشتو لبيشتدا وكو بيرياركاني كباسمك وكوي كولديوران باسي كربو إما سباسي قاعد تطبيقي كنا وزا شعر ساعتين إسلامي دا سيرجن همو أم ابن مايانا شعر ساعتين إسلامي دا رنگدانا ويكردوا وهر أمشا كواي كردوا شعر ساعتين إسلامي شعر ساعتين كي مزن دركوي وچندين كتاب وبابتي لسد دروس كده بون مدا نسرشي بناوباني ألماني من هي ناوي زيكريد هونكه زيكريد هونكه كتابشي هر بان نشانه خوري خدایی بسر روش آوا وخلده شمس الله تسطع على الغرب خوري خدایی بسر روش آوا وخلده بس یواکه که شارستانیتی اسلامی بو به شارستانیتی که گوره بوی که همو روش آوا دان بیتوانه و ده همو روش آوا لجر شارستانی اسلامی ده لجر خور و تیشکی شارستانیتی اسلامی ده جاره که بیتو بنیادنانو و ام شارستانیت برو پیش و برو زور باشه دکتور مێژووی شارستانیەتی ئیسلام مێژووی دەستپێک و خاڵی کۆتایی شارستانیەتی ئیسلام کە ئایا ئەوەی کە لە 1924 مستەفا کەمال ئەتاتورک کۆتایی بە خلافەتی بەناو عوسمانی و ئیسلامی دێنێ ئەمە ئەتوانین بڵێین بە خاڵی کۆتایی بێگومان نەخێر شارستانیەتی ئیسلامی پەیوەندی بە سیاسەتەوە نییە یعنی ئەمریکا کۆتایی هاتۆ لە ڕووی سیاسیەوانێ دەسەڵاتی ئیسلامی کۆتایی هاتۆ لەکەیەوە دەستی پێکردووە شارستانی ئیسلامی لەگەڵ پێغەمبەر هاتنی پێغەمبەر صلی الله علیه وسلم و لەگەڵ کۆچکردن بۆ مەدینە دەست پێ دەکات بۆچی دەست پێ دەکات پێناسێکی شارستانیەتمان کرد لە سەرەتای ئەم بەرنامەیە وتمان شارستانیەت بریتیە لە بنیادنانی شار و لە شارەوە دەست پێ دەکات پێغەمبەر صلی الله علیه وسلم بیری لەمە کردوتەوانێ یەکەم بنەمای گۆڕانکاری لە ئیسلامە چی کرد ناوی یەسریبی گۆڕی بۆ مەدینە مەدینە یعنی چی یعنی شار
بۆی کە لە شارەوانە شارستانیت بنیاد بنێتوانێ بۆی بتوانێت ئەمە بکە ئێنا خۆ مەدینە پێشتر ناوی خۆی هەبوو ناوی یەثریب بوو بەس پێغەمبەر صلی الله علیه و سلم ناوی مەدینە المنەوەرە واتە مەدینەی چی گەشاوە بۆی لەو مەدینەیەوانێ تۆ شار دروستکەی شارستانیە دروستکەی کەواتە شارستان لەگەڵ کۆچی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ مەدینە چی دەست پێکە ئەم شارستانیەتە دروستەکە کە شارستانێکی گرنگە و بنەمایەکی گرنگ و بنەمایەکی چەسپاوی بۆ داڕژ کە بریتیە لە بنەمای شارستانێتی ئیسلامی ئەم لەو کاتەوە دەست پێکە جا درێژا کێشێ هەتایەتە سەر سەردەمی ڕاشدینەکان و سەردەمی فتوحاتی ئیسلامی بۆ ناوچەکان ئەنجا تێکەڵبوونی گەل و نەتەوەکانی دیکە بە شارستانێتی ئیسلامی لە پاژۆی گەل و نەتەوەکانی کە تێکەڵە بن وردە شارستانێتی نەتەوەکانی دیکەژ ناو شارستانێتی ئیسلامیەوە ئەنجا لە سەردەمی ئومەویەکاندا زیاتر نزیک بوونەوە لە ڕۆمان بێزانتیەکان و ناوچەکانی دیکە لە سەردەمی عەباسیەکانیشدا تێکەڵبوون لەگەڵ شارستانێتی ئێرانی و هەروەها فارسەکاندا ئەگەر سەیری ئەم تێکەڵبوونی شارستانیانە بکەین خەلیفەکانی ئومەوی بەشێکیان لە کۆتایی خلافەتی ئومەویەکاندا دەستیان کرد بە وەرگێڕانی چەند کتێبێکی زانستی یۆنانی چونکە لە ناو مەنتیقەی ڕۆژهەڵاتە لە مەنتیقەی ڕۆژهەڵاتدا ئێمە 5 ناوەندی گرنگی شارستانیمان هەبووە کە ئەمانە ناوەندی گرنگی شارستانیەت بوون لە ڕۆژهەڵاتی ئیسلامی ئەم 5 ناوەندە کێو بوون یەکیان شاری ئەسکەندەری میسر بووە یەکیان شاری ئەنتاکیا بووە یەکیان شاری نەسیبین بووە یەکێکە لەوانە شاری جوندی شاپور بووە کە ئەکەوێتە ئێرانی ئەمڕۆوانە جوندی ساپوری جوندی سابور یان جوندی شاپوری پێڵن کە ئەم شارانە ئەگەر ملاحەزە بکەین زۆرێکیان ئەکەونە ناو کێوانێ ئەنتاکیا و نەسیبین و هەروەها ڕووها کە دوانیان لەمانە لە باکووری کوردستانی خۆشمان خۆشبەختانە ئەمانە ئەگەر سەیریان بکەین ئەم شارستانێتانە بناغەی شارستانێتی یۆنانی بوون لە ڕۆژهەڵاتدا لە پێش هاتنی ئیسلام کاتێ هاتنی ئیسلام و کەوتنە ژێردەسەڵاتی ئەم ناوچانە بۆ ناو شارستانێتی ئیسلامی سەیرەکەین وردە چی کەوتەوە لە مەنتیقانەدا شارستانێتی ئیسلامی پەرەیستن یەکێ لە بنەما سەرەکیەکانی پەرسەندنی چی بوو ئەوە بوو سوودیان وەرگرت لە زانستەکانی پێشین کە لە شارستانیەکانە هەبوون بۆ نمونە شارستانێتی یۆنانی لەم 5 ناوەندەوە هەبوو خەلیفەکانی ئومەوی دەستیان کرد بە وەرگێڕانی چەند کتێبێکی زانستی هەتا گەیشتە سەردەمی عەباسەکان لە سەردەمی عەباسەکانە خەلیفە ئەبوو جەعفەری مەنسوور دەستی کرد بە وەرگێڕانی چەندین کتێبی زانستی لە شارستانیەکانی دیکەوە یەکێ لەو کتێبە زانستیە زۆر گرنگانەی کە لەوێەوە وەریان گێڕا ئەتوانم بڵم کتێبەکانی بواری پزیشکی کتێبەکانی بواری ئەندازیاری کتێبەکانی بواری زۆر بواری دیکە و حتا بواری فەلسەفیشیان وەرگێڕا و کتێبەکانی بواری دیکەیان وەرگێڕا یەکێ لەو شتانەی کە خەلیفە ئەبوو جەعفەری مەنسوور لە کتێبی ئیبن قفطی باسێکا لە کتێبی تاریخ الحکەماء بأخبار العلماء ئەڵێ چیرۆکێکمان بۆ جێڕێتەوە کە خەلیفە ئەبوو جەعفەری مەنسوور هەواڵی ئەوەی پێگەیشتە بوو کە لە مەنتیقەی ئەنتاکیا کەنیسەیەکەیە ئەم کەنیسەیە ئێستا سەردەمی ڕۆمانیەکان بۆ لە سەردەمی ئەواندا پێشتر یۆنانی و دەسەڵاتدار بوو ئەو کەنیسەیە لە ژێرزەمینەکەیاندا چەندین کتێبی بە نرخی یۆنانی هەیە کە سژیان کردووە و هەواڵی ئەوەی پێگەیشت کەشتی وا هەیە ئەویش خەبەری نار بۆ حاکمی ئەنتاکیا کە ڕۆمانی بێزەنتیوکان بوو پێویست ئایا شتیواتان هەیە ئەتوان و کتێبانەمان بۆ بنێرن بۆ بەغداد کە پایتەختی دەوڵەتی عەباسیەکانە ئەوی ژووتیان پرسیاری کرد لە قەشەی کەنیسەکە ژووتی بەڵێ ئێمە چەندین کشتیوامان هەیە بە حاکمی ئەنتاکیا وت چەندین بەڵێ چەندین کتێبمان هەیە و پێش تۆ هەر کەسێک هات پێ قفڵێکی یاوە لەو ژێرزەمینە ئەو کتێبانەمان شاردۆتەوانێ وار پاشایگاتێ بۆ ئازایەتی خۆی قفڵێکی لیاوێزە حەو قفڵی پێوەیە ئەو کەنیسەیە ئەو ژێرزەمینە ئەو کتێبانە بۆی نەیەنە دەرەوە چکە ئەو کتێبانە بچنە شوێنە دووشی زەڵالەت و گومڕاییانەکەن یعنی ئەوان لە سەردەکانی ناوەڕاستدا لە ئەوروپادا ئاوا علم و زانستیان سژن کردبوو لای خۆیان کە نابێت بچێتە دەرەوانێ وتی خەلیفەی مسلمانان داوای ئەوەی کردووە وتی جا بەڕاست ئەیەوێ وتی بەڵێ وتی مادەم ئەیەوێ بۆی بنێرن بە چەند بارێک هەموو ئەم کتێبانەیان نرد بۆ خەلیفەی بۆ خلافەت و بۆ بەغداد و بەغداد یەکسەر ڕاستەوخۆ خەلیفەی عەباسیەکانیش بڕیاریدا کە متەرجمی بخرێتە سەر و تەنین تەرجمەی خستە سەر و کردیان بە زمانی عەرەبی و ئەو کتێبانە هەمووی بڵاو بوونەوانێ و کران بە بناغەیەک بۆ ئەوەی کەوا زانن لە شارستانی ئیسلامیدا پەرە پێ بدرێن هێندە زانستگرنگی پێدە لە شارستانی ئیسلامیە کە ئەوڵاندا کتێبی شارستانەکانی دیکەش وەریەن و وەریان گێڕن بەڵام لێرە یەکشی زۆر موهیمەیە ئەویش ئەوەیە کە زانکانی مسلمان هەوڵیاندا کتێبەکانی شارستانێتی ئیسلامی بوون کتێبەکانی شارستانێتی یۆنانی کاتێ وەریەگێڕن وەکو خۆی بە ئەمانەتەوە بیپارێزن بەس زانکانی دیکە لە شارستانەکانی دیکە کە هاتن کتێبی شارستانەکانیان نەئەپاراست بۆ نمونە ئەگەر هاتوو زانانی مسلمان نەبوونایە بە ئیتیفاقی هەموو زانکانی ڕۆژئاوا خۆشە یەکی وەکو مایەرهۆف کە باسیەکە ئەگەر هاتوو زانکانی مسلمان نەبوونایە ئێستا هیچ کەسێک
ئەفلاتۆنی ئەناسی، نا ئەریستۆی ئەناسی، نا ئەرخەمیتسی ئەناسی، نا جالینۆسی ئەناسی، نا دیقلدیانۆسی ئەناسی، کەسێک لەمانەیان نەئەناسی کە زاناکانی یۆنانی بوون و کتێبیان هەبوو لە سەردەمی خۆیاندا، بەڵام زانایانی مسلمان ئەمانەت پارێز بوون، کتێبەکانی ئەوانیان وەرگێڕایە سەر زمانی عەرەبی، بەڵام بە هەمان ناوی خۆیانەوانێ، واتە نەچوون ناوی خۆ کەس بە کەس نەبوو و کەسانش نەماون، ئەسڵ ئەوان کتێبەکان هەر فڕێیا بوو، ئەیانتوانی کتێبەکان وەرژگێڕن و ناوی خۆیانی بخەنە سەر، بە زانانی مسلمان ئەمانەت پارێز بوون، ناوی ئەو فەیلسوفانەشیان هێشتەوە، ئەنجا خۆیانەچون حاشەیانە نووسی ئەگەر داهێنانیان تیاب کردایە، بۆیە حاشەی زانەکانی مسلمان زۆر جار لە کتێبەکان زۆر بەقەوەترە، زۆر جار لە ئەوانیش گەورەترە، ڕەنگەوە ڕسائیلێک بێکاتێ، ڕسائیلی ئەرسطۆ لە بواری ئەوەیە، ڕسائیل لە خیتابەیە بۆ نمونە، ڕسائیلی فڵان کەس کەچی هاتوون کتێبی خۆیان لەسەر نووسیوە زانەکانی مسلمان، بۆیە زۆر جار زانەکانی مسلمان کتێبەکانیان زۆر بەهێزترە، بەڵام ئەمانەتیان پارەسۆ کە لەکوێ وەریان گرتووە، کەچی دوای ئەوەی کە شارستانی ئیسلامی لەلایەن ئەوروپاکانەوە بەتایبەتی لە ئەندەلوس تووشی شکێشکانن دەبن و داڕمان ئەبن، ئەوروپایەکان ناچن ئەمانەت پارێزن، ئەچون کتێبەکانی زانایانی مسلمان وەکو کەسێک و ئەلفۆنسۆی حەکیم کە بەرپرسی مەنتیقەی قشتالە ئەوێ لە ئیسپانیا، ئەچ کتێبەکانی زانەکانی مسلمانە ئێنن وەریان گێڕنە سەر زمانەکانی خۆیان ئیسپانی و ئەوروپی و لاتینی، بەڵام ناوەکانیان تا ڕادێکی زۆر ناپارێزن، هەرچەنە ئێستاش ناوێکی زۆر لە زانەکانی مسلمان لە ئەوروپا ماوە و نەیانتوانین دەستکاری بکەن، بۆ نمونە کتێبەکەی القانون في الطب الرازي، وهروها کتێبەکانی ئیبن سینا و کتێبەکانی دیکە کە زیاتر لە 50 بۆ 60 مجلدن کراونەتە سەر زمانی کەربواری طبن و سەرچاوەیەکی ڕەسەنی طبین کە ئێستا لە فەڕەنسا جەنابە دەفەرمووی شارستانێتی ئیسلامی مەرج نییە بە ڕمانی دەوڵەتێکی سیاسی و نەمانی جوگرافیایەکی دیاریکرا و کۆتایی پێبێ، بەڵام بۆچی ئێستا هەستەکەین شارستانێتی ئیسلامی تووشی چەقبەستووی، تووشی مەنگی، تووشی جۆرێ لە سزبوون و غەفڵەت بووە؟ بەڵێ هۆکاری سەرەکی بۆ ئەم بوارە بریتیە لە فکر و بیرکردنەوەی تایکی مسلمان، کە تایکی مسلمان وای لێکراوە کە بیر بکات توانێک ئەو خاوەنی شارستانێتێک نییە، وردە وردە ئیش لەسەر عەقڵیەتی تایکی مسلمان کراوە. منێک نمونەی بەسیتان بۆ بازەکەم، کاتی خۆی باز لەوە کرابوو کە ئایا خلافەتی عوسمانەکان بڕوو خێنرێ بە چ ئاراستەیەکە خەڵک بیرکاتەوە، واتە گراد و خلافەتی عوسمانەکانمان ڕووخان ئایا لە دوای ئەوەوانێ بیرکردنەوەی تایکی مسلمان بە چی لێ بکەین، وتیان کاکە ئەبێ قورئانیان لە ناوە دەربهێنێ، چەرس قسێکی بەناوبانگیە، وتیان کاکە قورئان دەرناهێنێ لە ناوێت، ئەبێ لە فکر و مێشکیانە دەربهێنرێ. فعلا ئەو کاتی خۆشی زانای گەورەی کوربانخوازی گەورەی کورد مامۆستا سەعیدی نورسی کە وەڵامی دانەوانێ و زانکۆی ئیسلامی دروست کردووانە لەسەر ئەو مەوزوعە بوو، بەڵام هەوڵیاندا و هەوڵێکی زۆر جدیش درا لەسەر ئەوەی کە تۆ بە چەند سەدەیەک واتە زیاتر لە 100 ساڵ فکر و هۆش و زانستی ئینسانی مسلمان ئەمە سیرای حەزاریە بەنج بکرێ، جام بکرێ، بۆی کە بیر نەگاتەوە، بۆی هەمیشە بیر لەوە بکاتوانێت کە تۆ کەسێکی دواکەوتەی، کەسێکی توانای بیرکردنەوەت نییە، تۆ هەم دینەکەت ئەبێتە هۆی دواخستنی تۆ هەم بیرکردنەوەی خۆشت ئەبێتە هۆی کوا دوا بکەوی. بۆ نمونە هەتا ئێستاش لەگەڵا بیسرای حەزاری زۆر گەورە هەیە لەگەڵ ڕۆژئاوایە، بەسیترین نمونەکە ئێمە هەمانە لەگەڵ ڕۆژئاوایەکانە ئەگەر ئینسان بیر بکاتەوانێ، یعنی لە زۆر شتا ئەوێ شخصیت و فکری تایکی مسلمان چاوشکێنکەن بیشکێن کە تۆ ناتوانی بە هیچ شتێ بگەی. بۆ نمونە بەسیترین نمونە بواری ریاضی و مەسەڵەن وەرزشیایە، ینی تا ئێستا بۆ نەماندی فرقەیەکی ڕۆژهەڵاتی خۆر ئینسان هەر ئینسان نییە، ڕاضە هەر ڕاضەکردن تەمرین هەر تەمرینکردن نیە، ئەی بۆ نایبینی تا ئێستا تاکێکی ڕۆژهەڵات یا تیپێکی ڕۆژهەڵاتی لە تیپێکی ئەوروپی بەرێتەوە، تیپێکی مەسیحی بەرێتەوەوانێ کە لە کاتێکا ئینسان هەر ئینسانە قووەت و یاری هەر یاری و بۆ ئەمە چ فەنێکی دا بۆی کە تۆ چاوشکێن بی قەت حتا بەسیترین نمونە ئەمەیە، یعنی کە من باسیەکەم جاوەرە سەر نمونە بەرزەکانی تر تۆ نابێت لە بواری خۆتا داهێنان بکەی، نابێت بی خاوەنی تەکنۆلۆژیایەکی پێشکەوتوو، نابێت بیتە خاوەنی نەوەوی بەبیانەوەی کە تۆ کەسێکی توندڕەوی، کە تۆ ئیرهابیت، کە تۆ توانی کە ئەگەر شتانەت هەبێ دنیا وێرانەکەی فڵان شتەکەی لەبەر چاوی تۆیە، تەنها مێژووی مسلمانان نووسراوەتەوە بۆی کەوا مێژوویەکی بریتیە لە شەڕکردن، لە وێرانکاری، لە داڕمان، لە شمشێر، لە شەڕەتیر، لە فڵانشت کوشتن، لە فڵانشت سەربڕین، لە فڵانشت لەتکردن. ئەی کاکە مێژووی مسلمانان ئەمە نییە، تۆ وەرە ڕاستەکەش سیرکە، مێژووی شارستانیشمان هەیە، تاکی مسلمان شارازی بە شارستانی خۆشیەوە بکە. زانستەکان هەمووی لای کران کە ئەوەی کە پێوترێ ئیسلامیەتی معریفە نەهێنڕا، بەڵکو کرا بە ئەوروپایەتی معریفە، واتە تۆ معریفەی ئێمە هەمووی و معروفەیەکی ڕۆژاوی بە کەیفی خۆی بەتۆڵێتەوانێ، ئەو مێژووی کە تۆ نووسراوەتەوە ئێمەی خوێنینەوانێ تاکی مسلمانەی نووسیێتەوە، هەموو ڕۆژهەڵات ناسەکان نووسیوانەتەوانێ بە کەیفی خۆیان مێژوویان بۆ بەڕکردووی لە ئەنواع و ئەشکاڵ شتی درۆ و هەڵبەسراو، بەڵام بە سیاغەیەکی باوەڕ پێکراوە، بە سیاغەیەکە تۆ ئیتر
ئەڵی تەواو ئەوە ڕاستەکە ئەوە وایە ئەو داڕشتنەوەی بێ ئەوەی کەوا بێت لایەنە عەقیدەیەکی کە لە سەرەتاوە باسمانگە کە بنەمای دروستبوونی شارستانی ئیسلامی ئەو لایەنانیان هەمووی فرامۆش کراوە لایەنێکی مادیگەرایی سەرف بەسەرەوە لایەنێکی تری فول قومیەتی بەسەر تۆیا داڕشتووە کە هەموو فکر و هۆشت تەنها لای قومیەت گەراوێ لەکاتێکە لە ئەوروپا خۆیان زۆرترین قومیەتی تایە و ئەوەی باسی ژنەکرێ باسی قومیەتە لە ئەوروپایە کە زۆرترین قومیەت لە ئەوروپا هەیە بەڵام ئەوان خۆیانەوەیان تێپەڕانەوە سەر باسی ئومەمی ئەوروپیە کرێ و باسی یەکێتی ئەوروپا کرێ و باسی چیە کرێ و کە لە کاتێکا تۆ نابێ شەڕی قومیەت و شەڕی تایفێت و شەڕی چی مەژوڵ کڕی بەمانە هەمووی مەژوڵەکەی وێرانەکەی چەق بەسووەکەی بۆیە تۆینبی لێکێ لە کتێبە بەناوبانگەکانی کە هەیەی بریتە لە کتێبی تاریخ الحضارة البشرية لێ باسی هۆکارەکانی ئافاتی شارستانی دەکات لە شارستانی جرۆک و هەموو شتێکی دەر تووشی ئافات دەبێت تووشی دەردەبێت یەکێ لەو دەرد و ئافاتانی کە شارستانی تووشیە بێ باسی شارستانی ئیسلامی کردووە بەڵێکێ لەو دەرد و ئافاتانی کە تووشی بوو ئەم لایەنە فکری بوو واتە تووشی داڕمانێکی فکری بوو جمهوری تیا دروست بوو وەستانی تیا دروست بوو بۆ نمونە لەسەر مەمالیکەکانی میسر ڕێنێتەوانێ ئەڵێ لە میسردا کە وایان لێکرا وردە مەمالیکەکان پاژەوەی سەرکەوتنێکی زۆریان بەدەستێنا بۆ توانیان کە سەرکەوتنێکی باش بەدەستبێنەوە بەرەو ئاراستێکی باش ڕۆیشتن و توانیان کە مەخۆلەکان بشکێنن هێزێکی زۆر گەورە بوون کە مەخۆلەکان هەموو ڕۆژهەڵاتیان داگیر خلافەتی عەباسیشیان ڕوخان کەچی مەمالیکەکان ئەمەندە هێزێکی گەورە و بتەون توانیان لە میسر زۆر بەهێز بن کەچی ئەڵێ لە بەرامبەر ئەوەیە نەیانتوانی بە هیچ ئاراستەیە بەرەو پێشەوە بڕۆن تەنها چیان لێ دروست بوو توانیان شارستانیەتەکەیان بەرەو داڕمان برا و شارستانێتی ئیسان بۆچی شارستانێک بەرەو داڕمان ڕۆی ئەڵێ یەکێ لە هۆکارە سەرەکیەکانەوە بوو لە خۆیان بایی بوون مەمالیکەکان ئاراستی فکریان وتیان ترێمە گەیشتینە قیمە پێویستە مەداهێنانی دیکە نییە ئەڵێ بە جۆرێکیان هەیە و ناپلیۆن کاتێک چوون میسر داگیر بکە ئەمان بە شمشێر ڕوبەڕویان بوونەوە ناپلیۆن مەدفەعی ڕوبەڕویان بوانێ هێندە شارستانەکە فەرقی هەبوو لە ئاستێکە کەواتە شارستانی لە ئاستەکاندا بەهۆی فکری کەسەکانەوە ئەوەستێنرێ هەروەکو ئێستا بەڵام ئومێدی شەیە کە جارێکیکە فکری شارستانی تاکەکانیمە بەرەو بوژانەوە بچێ بەرەو ئاراستەیەکی کەس بپرسم نەخشە ڕێگا و میکانیزمی کاراکردنەوە بەرەو پێشبردنەوە زیندووکردنەوەی شارستانی ئیسلامی کامەیە بەڵێ یەکەم نەخشە ڕێگا ئەوەیە بە ئیسلامیەت معریفە بکرێتەوە واتە جارێکی کە زانستەکان بکرێتەوە پەروەردە بکرێتەوە پەروەردەیەکی معریفەی ئیسلامی واتە زانیاری ئیسلامیەکان بێنێتەوە سەربوون و جارێکی کە سوود وەربگرێت چۆن لە شارستانێتی ئیسلامی سەرەتایە سوود لە شارستانەکانی دیکە وەرگیرا و توانرا بەرەو ئاراستەیەکی باش برا جارێکی کە سوودەوە وەرگیرێتەوە کاتە یەکەم شت بریتە لە ئیسلامیەتی معریفە زیندوو بکرێتەوانێ و زانستەکان بکرێتەوە بواری ئیسلامی و ئەو زانیاریانەی کە لە ئیسلامدا هەبێنەوە سەر بواری بوون ئەمە یەکەم دووەم بریتە لەوەی کەوا ئێمە بتوانین تاکی مسلمان فکری خۆی بگۆڕێ واتە خۆشیار بێتەوانێت لەوەی کە تۆ دواکەوتونیت کە تۆ خەڵکاری کە لە تۆ پێشکەوتوتر نییە خەڵکارێکی دیکەش هەیە کە زۆر محتاجی ئەوەیە کە تۆ ئاراستەی فکری و وەکو تۆ ژیانی هەوێ لایەنە معنەویەکانی هەوێ با لایەنە تەکنۆلۆژیەکانیش تا ڕادەیەک دواکەوت بێتی بەڵام متواری تۆش لایەنی تەکنۆلۆژی بەرەو پێشەوە بڕۆی کە نمونەشمان هەیە لە وڵاتانی جیهانی ئێمەیە کە توانیویانە گۆڕانکاری بکەن بۆ نمونە مالیزیا کە لەو پەڕی دواکەوتووە کاتێک دکتۆر مەهاتیر محەممەد دێ باز لەواکە کە خەڵک لەسەر جادەکانە مۆزیە فرۆش خەڵکێکی وێران ئەو پەڕیەوە خۆی دەست پێکە توانی وردەوردە گۆڕانکاری دەست دروست بکە هەتا ئەو مالیزیایی گەیانە و مالیزیایی کە ئێستا لەو پەڕی پێشکەوت وڵاتانی دیکەش ئەتوانن داهێنان بکەن و ئەتوانن پێشکەوتکەن بەچی بە بواری عەقلی و فکری بە بوارێک کە بتوانی بەرەو پێشەوە بڕۆی ئەجا دوای گۆڕانکاری لە سیاسیا بکە ئێمە ڕاستە لە ڕووی سیاسیەوە چەپێنراوین و هەیمەنێک و پاکسێکمان بەسەرەوەیە کە نایڵە جوڵە بکەی نایڵە بەرەو ئاراستێک هەرچەنە داهێنانیشکەی ڕەنگە ڕێگری و لێ بکرێ ڕەنگە بەرەو ئەوکە بەڵام ئەکرێ بە هۆشیاربوونەوەی تاکەکان خۆیان وردە ژیانی خۆی بەرەو ئاراستەیەکی باشتر بەرێ ئەجا بتوانێت داهێنانی شارستانیان بکات دوایەوە کێڵە ئێمەش ئێستا خاوەن شارستانیین خۆ شارستانیان هەر بەو بنەما مادیانە نییە کە ئێستا بازەکرێ هەرەو بنەمایانە نیە تۆش دنیایەک بنەمای معنەویت هەیە لە ڕووی شارستانێتەوە کە خەڵکانی کە قەرزارێتی خەڵکانی کە بەدوایە ئەگەڕێ ئێستا ئەوروپا بەدوای ئەوە ئەگەڕێ کە تۆ ئەو لایەنە ئەقلانیەتە بێ بۆچی ئێمە خۆمان هێندە بچوو بڵین بزانین کە ئێمە شارستانی بە ڕاستە شارستانەکەمان لە ڕووی داهێنانەوە تا ڕادەیەک چەپێنراوە ئێستا نیمانە بەڵام ئەکرێ وردە بەداهێنانکاری بەوەی کەوا بتوانین بەرەو ئاراستەکانی تر سەرچاوە بگرین شارستانێتیش بەرەو پێشەوە زۆر باشە دکتۆر لە سەرەتای بەرنامەکەەوە قسەیەکی بیلدوران هێنایەوە کە هەر شارستانێت پێویستی بە چوار بنەما هەیە ئاین زانست هونەر داهێنان
بێگومانی لە بوونی زانست و ئاین لە شارستانەتی ئیسلامیە کامەیە هونەر و داهێنانی شارستانەتی ئیسلامی؟ لە شارستانەتی ئیسلامیدا هونەر نازنامەیەکی سەرەکی شارستانەتی ئیسلامی و گەورەترین بنەمای شارستانی ئیسلامی جگە لە ئاین و زانستەکەی بریتە لە هونەر. ئەگەر سەیریکەین هونەری ئیسلامی ئێستا بە سەدان مجەلەداتی لەسەرەکە ئەوروپایەکان پێی سەرسامن و توانویانەکە کتێبی لەسەر مثلا یەکێ لە کتێبە بەناوبانگەکان کریزولە نسويتي الآثار الإسلامية الأولى يشكا ديماندا ككتابة كي نسيو بناوي الفنون الإسلامية الراقية فنون إسلامي بناوباكا باسي هنركاني إسلامية كا تشدين نسري ديكي أو معنى إيش اللي بنما كاني هنري إسلامي هنري بناسازية هنري بناسازي أوروبا كانيش بتشارك أو بيان بيانا بردبو إيش كلا بنما كاني هنري إسلامي بريتلا هنري نقشونيجاري إسلامي إيش كلا بنما كاني هنري إسلامي بدان سيرنا موسيقى كالموسيقى الإسلامي لو بري بيشكون كم چەندین ڕسائل مانەیە مثلا کەسێک هو ئیبن سینا هەیە کە ئیبن سینا لە ساڵەکانی سەرەتای خلافەتی عباسیە بووە کتێبی هەیە ڕیسالەة فی الموسیقى مثلا چەندین مانەیە یەکێکی کەوت لە مۆسیقارە بەناوبانگەکانی شارستانی ئیسلامی زریابمان هەیە زریابی مۆسیقاری بەناوبانگ کە وەتەری پێنجەمی داناوە مەعهەدی مۆسیقای هەبووە لە شوێنێکی وەکو با بڵێن ئەندەلوس کە بۆ خۆی توانێتی ئیبراهیم الموسڵیمانەیە چەندین کەسایەتی دیکەی گەورەمان هەیە کە موسیقار مثلا لبواري مثلا لبواري بين كشان يعني اما لو قرأ كيسال فكرة فكري انساني مسلمان وانا كبين كشان بوراده حرام وكم بيكر تاشيوا وكبو اراسيرو وين اكراو كانسان كيتر شارستاني اسلامي شارستاني لكي بدل لحمو بين كشانو دخلوانه من كشكي خلافه كشك مانيه كشكي خليفي مسلمانه مثلا كشكي جو صقل خاقاني مان هي لسامراء كوينيت يعني انا كشكي كرازراتو اما كتاب خاني بين كشاني اسلامي مانيه كوين كشاني تياكراو لسدراوي اسلامي دراومان هي كسدمي خليفه عبد الملك كوري مران ويني خويل كانوا لسدراو كهمان بوا كلچندين شويندا امانه باس كراو لسدمي سردمكاني ديكيا بور من سدمي كتابخانه عثماني صفوي كان مان هي ويني كشان كبهزادي ويني كشمان هي لا او هنركانيان جيشوت او بري هنري برزي مثلا سيناني نقشسازي مهندسي بناوباني عثماني مانه كهمو بنا غوركان كردو مولانا جلال الدين الرومي يش لقسهره بناوبانگەکانی کە باسی هنەری ئیسلامیە کە ئەڵێ بیناسازی ئیسلامی ئەمەندە هونەرەکەی بەرزە هونەرەکەی پەیوەستە بە تاکی مسلمانی شەوانێ و بەو کەسەش کە لەو جێگەیان نیشتەجێیە بۆیە لە هونەری بیناسازی ئیسلامیە ئەڵێ ئەگەر بە کەسێک پێم بڵێ کە خەڵکی چۆن پێ دەڵێم یەکسەر تۆ هونەری بیناسازی تۆش ئەوەندەیە هێندە پێیوە پێم بڵێ نەخۆشیەکەشی چییە پێڵم کە نەخۆشیەکە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بیناسازەکەتان بەو جۆرە زەخرەفە و جوانوسیژێکی دیکە کە زەخرەفە و جوانوسیشکێ لە هەرە هونەرە باڵاکانی هونەری ئیسلامی ئەمە بێجگەلەوەی کە بیناسازی حمامەکان پردەکان مزگەوتەکان کە مزگەوتی ئیسلامی بەبێ مکەبەرە سەدان هەزاران کەس گویان لە وتاری مامۆساکەوە بۆ بە ئەندازەیەکی وا بیناکە ڕێکخراوە هەندەسی سەوتی بۆ ڕیسکراوە کە ئێستا ئەوروپایەکان سەرسامن بەوەی کە چۆن توانراوە بەبێ مکەبەرە ئەوم خەڵکە لە مزگەوتێکا گوێیلەوە بێ بیناسازی مثلا ئیسلامی جا هونەرەکانی بیناسازی ئەمە لە حەوشەیە ئەمە سەقفە ئەمە حەوزە ئەمە بریتیە لەوەی کەوا دەڵێن هینی کۆڵەکەی بیناسازیە ئەمە گومەزە ئەمە منارەیە ئەمە هەموو ئەوانەی کاتەنان دکتۆر یەکەم کەس کە شێرپەنجەی مەمکی لە ئافرەت هادۆزیەوە و مەمکی ئافرەتی شیبری لە پێناو چارەسەر زانایکی مسلمان و پێم ناوی ئەلهەزەری زەهری کە زەهریەکە لە هەرە زانە گەورەکانی بواری تۆپ جایبن نەگەوە یعنی زانستەکانە کە ئێمە باسی ئەومان نەکرد کە لە بواری زانستەکانە زانایانی مسلمان چەندە پێشکەوتون کە بە سەدان کتێبیان لە بواری تۆپ هەیە لە بواری زۆر باشە دکتۆر ئەی داهێنان کامێ من باسی هونەرمان کرد ئاینمان هەیە زانستیشمان هەیە داهێنانی شارستانی ئیسلامی زۆر زۆرە لە ژماردن نایە یەکێ لە هەرە داهێنانە گرنگەکان بواری چارەسەری پزیشکیە کە عملیاتیان کردووە کە ئەویان کرد بۆ نمونە هەر سەرنجی بەڕێستان و بینەرانی ڕاکێشم کە تازە بە تازە ئەمریکی و ئەوروپایەکان خۆیان فلیمێکیان دەرکردو لەسەرەوەی کە 1001 داهێنان کە باسی داهێنانی زانە مسلمانەکانەکەن زانەکانی مسلمان بوونەتە هۆی بناغەیەکی سەرەکی بۆ داهێنانی ئەم کامێرەی کێمێ سەڕسمی پێگرین کە ئیبن هەیتەم و کە زانایەکی گەورەی مسلمانە توانیوێتی کە
قۆناغەکانی بینینی ئینسان کۆکاتەوە زانایانی موسڵمان لە بواری داهێنانە بوونە هۆیەوەی کەوا داهێنان کەن لە بواری پزیشکی و عملیاتکردنە کە زانایکی موسڵمان زوهری کە هاتووە لە ڕیخۆڵی پشیلە هینی دەرهێناوە چۆنێتی دوورینەوەی پەتی عملیات کە تا ئێستا شەرەوە بەکارهێنێتەوە زانایکی تری موسڵمان فەلەک ناسەکان هاتوون لە بواری داهێنانی کاتژمێری ساعت یەکیش کە لەو بوارانە هەمان بووە بواری داهێنان بۆ لە بواری حتا زانینی ئەم شتەی کە پێوترێ با بڵێن زۆرێک لە زانینی کەش و هەوا زانینی قیبلەنما زانینی ئەوانەی کە هەمان بۆ لە شارستانی ئیسلامیدا زۆر باشە دکتۆرمە زانیشمان داهێنان بۆی لەبەر کاتی بەرنامەکەم زۆر کەمی ما و بابەتەکەش زۆر گرنگە فۆکۆیاما و هانتینگتۆن باز لە پێکدادان و بە یەکدادانی شارستانەتەکانەکەن ئیسلامی شارستانێتە وەکو جەنابەت فەرمووت ئیسلام یام شارستانەتەکەی لەکوێی ئەم پێکدادان و بە یەکدا کێشان و ململانەی نێوان شارستانەکان لە هەرە بنەما سەرەکیەکانی کە هەردوو بیریار کە لە سەرەتاوانێ فۆکۆیاما کە باسەکە لە کتێبی نهایەت التاریخ کۆتایی مێژوو لە ساڵی نەوەکانە دەریکرد بەوەی کە ئیسلامیدا کە دنیای دابش کرد بەسەر دوو بنەمای سەرەکی ڕەسمالی و هەروەها دنیایەکی با بڵێن شوێعیەت و ئەوانە وتی بلۆکی شوێعیت کە ڕۆژهەڵات بوو ئەم بلۆکە ڕووخا ئێتر دنیای پارە و مادیگەرایە و ئێتر ئەوروپا هێزی ماریان دەتوانێت بەسەر هەموو شتێک ئازاڵ بێ کە ئەمەیان نەچوە سەر بەدوای ئەوانە کەسێکی دیکە هاوکە بێرنارد لویس بوو کە کتێبێکی نووسینیشی دەرکرد بە ناوی تێکدادانی منەریتەکان بێرنارد لویس مامۆستای سمۆیل هندکتۆنە کە دوای ئەوان سمۆیل هندکتۆن هەن سمۆیل هندکتۆن کتێبێکی کێدێک بە ناوی صیدام الحضارات The Clash of Civilization پێکدادانی شارستانەکان ئەمەیان بە وردی باسی ئیسلامی کرد چونکە وتی پێکدادانی شارستانیت ئەوانی کە لێیان تێکچووە ئاین نییە ببوورە بیر و ئەمانە بیرە نوێەکان نییە بەڵکو پێکدادانی شارستان خەڵکەکان کە لەسەر ئاینێکی دیاری کراون بۆیە سمۆیل هندکتۆن باسی ئەوە کات کە بنەماکانی دنیا دابەژەوێ بەسەر چەند شارستانێتێکا بە پێی ئاینەکان یەکێک لە گەورەترین ئاینەکانی دنیا کە شارستانێتی بەسرا دابش کراوە بریتیە لە ئیسلام بۆیە ئەڵێ ئەم شارستانێتی ئیسلامی لە برەوسەندن نایە لە بەرەو پێشچوو نایە ئەبێ ئێمە بتوانین ڕێگریان لێ بکەین کە بە بیری سمۆیل هندکتۆن کاڵە بێ ڕێگری لێ بکەین ڕێگریەکەش بە چه ئاراستەیەکەیە بەوەی کە بە تایبەتی سمۆیل هندکتۆن کاتێک کتێبەکە دەرکرد لە دوای 11 سپتەمبەرەوە کتێبەکەی دەرکردەوە بۆی کە ئیسلام گەشەنە کاڵە گەرات و ئێمە ڕاستە سەرکردە و قیاداتی وڵاتانی ئیسلامی بەرەزێمەوە بەڵام فکری خەڵکەکە بەرەزێمەوە نییە ئەگەر هاتو مسلمان لە شوێنی عەزیەتخوا هەموو مسلمانەکانی کە پێیان ناخۆشە بێ ئەڵێ بەرەوە ئەم شارستانەتە بەوە ئەڕوخێنرێ کە تۆ بێ فکری خەڵکەکەش بگۆڕی واتە بەرەو ئاراستەیەک بۆی کەەوە خەڵکە فکریان بگۆڕێ بۆیە یەکێ لە تەرحە بەناوبانگەکانی دنیا کە ئێستش ئیشی لەسەر دەکرێت بریتە لە فکرەکەی سمۆیل هندکتۆن کە بریتیە لە پێکدادان لەگەڵ شارستانی ئیسلامیە و زیندوونەکردنەوە نێرشن بە زیندوکردنەوەی شارستانێتی ئیسلامی و پاکستکردن و هەیمەنەکردنی شارستانێتی ڕۆژئاوا و شارستانی کە ئەو ناوێنێ شارستانێتی مەسیحی و شارستانێتی جوولەک و ئەوانە ئەگەر ئەم پێکدادان ڕاست بێ شارستانێتی ئیسلامی توانای ڕوبەڕووبوونەوە ئەم پێکدادان و وەکوڵێ مانەوەی هەیە لە بەرامبەر هێرشی پێکدادا شارستانەکانی ئەوروپا سامی شارستانێکی بناغە پتەوی بەهێزە شارستانی دێکە کە هەر خۆشیان زۆرێک لە نووسەرەکانی ئەوروپی ناویان ناوە بۆی کەم شارستانیەتە خەوێنراوە و ئەم شارستانیەتە پێویستی بە خەبەربوونەوەیەکەیە ئەم خەبەربوونەوەیش ئەوەیە کە تا ئێستا خەوتووە یعنی هەستانەوەی ئاسانە ئەویش چییە بە هۆشیاربوونەوەی تاکی مسلمان زۆر باشە دکتۆر کورد وەکو یەکێک لە سەرکردە وەکو یەکێک لە میلەتە پێگەێنەرەکانی نێودەوڵەتی ئیسلامی و شانازی بە سەلاحەدینی ئەیوبیەوەکەن شانازی بە سەیفەدینی بادینی و بە ئیبن خەلەکان و بە کۆمەڵێ زانای گەورەمانەوەکەین لەکوێی شارستانێتی ئیسلامیدا یان بۆ نمونە کورد چه ڕۆڵێکی هەبوو لە بنیادانی شارستانێتی ئیسلامی کورد وەکو هەموو نەتەوەکانی دیکەی پێکهێنەری شارستانێتی ئیسلامی وەکو عەرەب وەکو تورک وەکو فارس وەکو نەتەوەکانی دیکە کوردی ژۆڵێکی سەرەکی هەیە لە بنیادانی شارستانێتی ئیسلامیدا ئەوەی کە جەنابەت باس کرد سەلاحەدینی ئەیوبی وە کەسایەتەکانی ڕەنگە لە ڕۆ سیاسەکەیەوە بێ کە لە ڕۆ سیاسەکەیەوە ڕۆڵێکی گەورەیان هەیە لە دەوڵەتەکاندا بەد لە ڕووی شارستانیشەوە هەمانە کە ئێمە چەندین زانای گەورەمان هەیە کە ئەم زانایانە هەمان هەر تازە ئەوەی کە جەنابەت باس کرد زوهری کە بۆچوون هەیە کەم کەسە کوردە و چەندین زانای ترمان هەیە لە دەوڵەتی ئەیوبیە ڕۆڵیان هەبووە بەسیترین نمونە کە ئیمام القەڕافی لە کتێبەکەیە باسیەکە باسی ئەوەکە کە یەکێک لە میرانی ئەیوبی کەسێک بووە میر کامیلی ئەیوبیان پێوتووە کەسە داهێنانێکی کردووە کە هاتووە ئەڵێ ڕۆبۆتێکی دروست کردووە لە سەردەمی خۆیدا واتە ساڵ 6 بەر لە ئێستا لە سەردەمی خۆیدا بە جۆرێک بووە کاڵە دەنگێکی لێوە هاتووە هەموو کاتێک ئینسانێک هاتووە دەرەوانێ وتێتی بەیانیت باش سوڵتانی گەورە وەڵێ لە کاتی نوێژی بەیانیشا بانگی داوە کە ئەمە جێگەیەکی زۆر سەرسوڕمانە بۆ هەموو دنیا کە پێش 7 سەدە لەمە پێش ڕۆبەری دروستای کە قسەی کردبێت هەر خۆشی
خۆشی ئەڵێ و کەسە ئەڵێ من نەمزانی من شتی وام دروست بە نەمتوانی سەوتی بۆ دروستکەم لە ناوچە کوردیەکاندا چەندین ناوەندی شارستانیمانە بۆ لە شارستانیەتی ئیسلامیدا بۆ نمونە هەر لە سەرەتای پێغەمبەر و سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئێوە زان کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جلوبەرگی کوردی پۆشیوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ خۆی فرمودەی صحیحمانەیە کە جلوبەرگی کوردی لێرە بۆی چووکن نووسراوە بە جلوبەرگی کوردی ئەمە نازنامەیەکی کوردیە لەو سەردەمەیە کە هەمان بووە جگە لەوە لە شارستانی ئیسلامیە چەندین داو دەرمانمان هەیە کە ناوچە کوردیەکانەوە دروستکراون و ناویان هەبووە لەوانە هیلۆن الکوردی لەوانە حەبەت الظەڵم لەوانە چەندینی تر حەبەت الظەڵم یعنی ئەوەی کە لە سەرچاوی زەڵمەوە ڕۆشتە بۆ ناوچەکان لەوانە چەندین جلوبەرگی تایبەتمانەوە بۆ نمونە تەیلەسان الکوردی تاڵەشانی کوردی لەوانە شەرپۆش سەرباڵ کەوان چەندین جلوبەرگی تایبەت کە لە شارستانی ئیسلامیە ناسراون حتا مۆسیقامان هەبووە کە مۆسیقای کوردی بۆ لە سەدەکای ناوەڕاست بۆ لەگاتی جەنگا بەکارە پێیانەوە هاشەهاش ینی هاژەهاش کە بەکار هات هەشەشەی کوردیان پێوتوە کە لە کاتی جەنگا بەکارە جگە لەوە باسی بۆنەکانی کوردیمانێ وەکو نەورۆز کە لە کراوە بۆ نمونە بۆنەی ترمان هەیە کە لە سەردەمی ئیسلامی یاد کراوەتەوە یانی نەورۆز یاد کراوەتەوە لە سەردەمی ئیسلامدا جگە لەوە یادی شارستانیەکانی دیکەمانێ و داو دەرمانانی ترکە زۆر باشە دکتۆر هەمیشە گومانگەلێگەی لەبارەی شارستانیەتی ئیسلامیەوە کە شارستانیەتی ئیسلامی سڕەرەوە و لە ناوبەری شارستانەکانی ترە ساسانیەکان تا ئێستا گلەییەکان کە عەرەبەکان هاتوون چیان کردو ئێرانیەکان گلەییەکان کتێبخانەی کوێر بەدەستی عومەری کوڕی خەتاب سووتێنراوە لە میسر تازەترینیشیان بۆ منە تەقاندنەوەی پەیکەر و ئەوەی بوزایە بۆ منە لە داعش لە مووسڵا لە زۆر شوێنی دیکەیە کە ئەمانە بۆ منە ئەڵێ ئێمە بەڵگەمان هەیە و فەرمودەمان هەیە و مەبەستمێ ئایا شارستانیەتی ئیسلامی هیچیان فەرمودیان نییە ئەوە هیچ ئەوە یەکەم دووەمیشیان ئەوەی کە ئەوترێ گوایە عومەری کوڕی خەتاب هاتوو کتێبخانەی سووتان جارێ پێشە موشێ ئەگەر هاتوو شارستانی ئیسلام سڕەوەی شارستانیە نییە چکۆ لە سەرەتای بەرنامەکە ئاماژەمان بۆ ئەوە کرد کە ئیسلام زیندوگەرەوەی شارستانەکانی دیکە ئەگەر هاتوو قورئانە فەرمێن بڕۆ بدای شارستانەکانی کیا بگەڕێ بەدوای ئەوانەکە و دەقی قورئانیش و بەڵگەیەکە بازێکە و بەڵگەشمانەوەی کە ئەو هەموو کتێبە یۆنانی و کتێبە فارسی و ئەوانە وەرگێڕان سە زمانی عەربی و ماونەتوانێ ئەمە دووەم سێمیان ئەوەی کە باس لەوا کرێت کە جەنابەت ئاماژە پێ کتێبخانەیەک سووتێنرابێن ئەسڵەن نووسەرێکی ئەوروپیمان هێنایی مایەرهۆف خۆی بەدەق ئەڵێ پێش فتوحاتی ئیسلامی بۆ میسر کتێبخانەی ئەسکەندەرێ بە 150 ساڵ سووتێنراوە عومەری کوڕی خەتاب شتی وای کردبێ و بە هیچ جۆرێ ئەمە هیچ ئەسڵ ئەسڵەن کتێبمانێ لەسەرەوە باسێکە کتێبێکە کە نووسەرەکەی مایەرهۆفە کە باس لەوە لێکۆڵینەوەی کردو لەسەری کە بۆ خۆی نووسەرێکی ئەوروپیش و موسڵمانیش نییە جگە لەوە ئەوەی کەوا باز لەوە کرێت کە شارستانیەتی ئێرانی لە ناوچووی شارستانیەتی ئیسلام ناوانێ ئەسڵەن کە ئیسلامها بووە هۆی زیندوکەری و شارستانەکانی دیکە و شارستانەکانی دیکەشی پەرە پێدا و ئەسڵەن ئێرانیەکان بۆ خۆیان بە کورد و فارس و هەموو ئەوانی کە ئاری ڕەگەزی ئاری ما بڵین کە ساسانەکان و دەوڵەتی فارس ڕۆڵی سەرەکیان هێنا دروستکردنی شارستانی ئیسلامیشدا بۆی کە شارستانەکان هێنا لەوێ پەرەیان پێدا دواتر ئیسلام لە ناوبەری شارستانیەت نییە خۆی ئیسلام بە ناوی نەتەوە نهاتوە ئیسلام بە ناوی دینەوە هاتووە بۆیە تۆ کرێت دینەکەی شارستانی خۆپەرە پێ بدەیت لە چوارچێوەی ئیسلامیشدا چەندین دەوڵەتی گەورەشمان هەبووە وەکو دەوڵەتەکانی سامانی و دەوڵەتەکانی تەبەری و دەوڵەت لە تەبەرستان و دەوڵەتەکانی خەواریزمی و دەوڵەتەکانی حتا کوردیەکان دکتۆریان کاتی بەرنامەکەم زۆر تەواو بووە بەڵام پێم خۆشە کۆتا قسەت یان پەیامێکی چڕوپڕ و گشتگیرت لەبارەی شارستانی من شتێکم نەپرسیوە پێویست جەنابەت ئاماژە بۆ جەنابتان شارستانی ئیسلامی شارستانێکی مەزنە و یەکێکە لە هەرە شارستانێتە مەزنەکانی دنیا ئەمەش بە شایەتی هەموو ڕۆژهەڵات ناس و هەموو ئەو کەسانی کەوا لە بواری شارستانێتە ئیشەکەن و پێم خۆشەکە خەڵکی و خەڵکی ئێمە زیاتر لە بواری شارستانێتی ئیسلامی بخوێنێتەوانێ و لێ کۆڵینەوە بکات تا ئەوەی ڕاستیەکانیان لەلا ڕۆشن زۆر سپاس بۆ بەڕێز پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆر زریان حاجی مامۆستای زانکۆ زۆر سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ پێوە جوانەکان میرانی بەڕێز خۆشەویست ڕەحمەتی خوا لە مامۆستا هەژاری موکریانی بێ کە لە وەرگێڕانی کتێبێکی مەرحوم دکتۆر عەلی شەریعەتیە وێنای شارستانێتی ئیسلامیمان بۆ دەکات دەفەرمێ ڕۆژێک کە ئیسلام باوی بوو لە ناو گەلاندا ناوی بوو زێڕی هەبوو زۆری هەبوو چی گوتبا هەر ئەوە بوو مامۆستاکانی ڕۆژاوە لە فێرگە لە دانشگایان لە ناو کۆڕی کەی خودایان کاریان لاسای موسڵمان بوو دابی ئەوانیان پێجوان بوو عەمامەیان لەسەرە کرد کەوای شۆڕیان لەبەرە کرد بەڕاستی ئەمە یەکێکە لە وێنە جوانەکان کە مام هەژار پاشتر درێژەی پێدەداڵێ ئێستا بێمە قەرزی کۆنە بدەینەوە و جاران تەنانەت ئەوروپا کە شتێکی گرانبەهای دروست کرد مۆری ئەڵڵاو ئەکبەرەکەی لێدا لە پێناو ڕەواج و گرنگی پێدان بەڵام بێمە ئێستا مەید ئین چین و مەید ئین یابان و ئەمریکا و ئەم شتانی لێ بدەین تا بەیەگەشتنەوەی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ